هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن. هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خی گەورە میرەبان، ئایزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ بەوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە لە هەفتە ناوازەکە. ئەمڕۆ کۆتا ڕۆژ دەبێت کە کۆمەڵێک ڕوودا و کۆمەڵێک ئەنجامی سەرنجڕاکێشمان لە یارەکانی ئێمە هەفتەیە بەدی کرد. ئەمە کۆتایی هەفتەیەکی سەرنجڕاکێش بوو. هەفتەی داهاتوو تۆپی پێیتر لە لووتکەکەی نزیک بۆتەوە، لە یەکلاییکردنەوەکەی نزیک بۆتەوە. لەبەرە هەفتەی داهاتووش بە هەمان شێوە هەفتەی لووتکە دەبێ و هەفتەی یاریەکانی چامپیۆنز لیگ و یاریەکانی یۆرۆلیگ دەبێ. واتە لە هەموو ئەگەرەکان لەگەڵ مانگی ڕەمەزانە ئێمە چێژی یاریەکان بێگومان دەبینین. خی گەورە ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لایەکیش قبول بفەرمێ. ئازانم ئەمڕۆ ئەوەی کە سەرنجی سەردەخەم بردنەوەی مانچەسیتی، هەروە ئەو بردنەوەی ئارسناڵ لە دێربی لەندەن تا چەند گرنگیە بوو بۆ ئارسیناڵ و دەبێت ئەرسیناڵ چی بکە بۆی کە هەلی گەیشتنی بۆ چامپیۆنز لیگ لە دەست نەچێت، چونکە ئەم بردنەوەی ئارسیناڵ یەجگار گرنگ بوو بۆی کە بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتووە. پاریس سەن ژەرمانیشەوە بردنەوەی هێنای خۆلی فەڕەنسی و مەسی نزیکە لەوەی پاڵەوانی خۆلیشی نوێ وەرگریە لە دوای یانەی بەرشەلۆنەوە، کەویش دەبێتە پاڵەوانی خۆلی فەڕەنسی و پاریس سەن ژەرمان تەنایە گەنگاو دوورە. و درێژەدانی ڕیاڵ مەدریدە بە سەرکەوتنەکانی جارێکی دیکە ڕیاڵ مەدرید کۆتا خولەک گۆڵی یەکلاکردنەوەی ئەنجامەکەی تۆمار کرد، بەڵام کوردی خۆمان حاجی داماویان بە چاوە کرد. شەوی ڕابردوو دوو لێدانی سزای لە دەستدا و دەرفەتیەوەی نەبوو کە ڕیزبەندی گۆڵکارەکەی بەرەو پێش بەرێ. بەرحاڵ بنزیمە دوو لێدانی سزای لە دەستدا بەشکە ئەم جاریان سەرکەوتنەکانی ڕیاڵ مەدرید نەدرێ بە ملی بنزیمە، لەبەر هەموو سەرکەوتنەکانی ڕابردوو پچووگەکرایەوە لە تەنها بنزیمەیە لای هەنێک، بەڵام دەستە جەمعی ڕیاڵ مەدرید ئەم جارە سەرکەوتنیشی دیکەی بۆ تیپەکە بەرهەمێنە. سەرەتا وەکو ڤیدۆواڵێک دەچمە لای یارەکەی مانچستەر سیتی و برایتۆن کە یاریکی زەحمەت بوو بۆ تیمەکەی گواردیۆلا و تا ڕادەیەک یاری مانچستەر سیتی هاوکارانم یاری مانچستەر سیتی و ئەمە یاریەکەی ڕیاڵ مەدریدە. سەرەتا دەمێ بچمە لای یارەکەی مانچستەر سیتی کە بەرامبەر برایتۆن یاریکی تایبەتمەندیان کرد. زۆر ئاسایە لە یاری ئەرسناڵیشەوە دەست پێ دەکەین. ئەکرێ ئەمە یاری نێوان ئارسناڵ و چێلسیە کە دێربی لەندەنە و یەکێکە لە یاریە تایبەتمەندەکان و هەڵەی کریستنسنەوە کار بوو بۆی کە نیکیس گۆڵی یەکەم بۆ گەنەرس تۆمار بکە. یاریکی زۆر بە چێژ بوو بە تایبەتی لە سیخولەکی یەکەمدا. هەڵەی وەستانی بنوایت و ڕامستێل تێمێ ڤەرنەر گۆڵ یەکسانبوونەوەی تۆمار کردەوە. گۆڵی دووەمی ئارسناڵ لەلایەن ئێمێل سمیسڕۆیەوە بە شێوەیەکی جوان بە هونەرێکی جوان لە نێوان یاریزانان تۆمار کرا. سیزار ئەسپیلکیۆڵتا گۆڵ یەکسانبوونەوەی بۆ چێلسی تۆمار کردەوە و جێمی یەکەم لە گێمێکی ناوازەدا یارەکە بە یەکسانبوون با کۆتا هات بە 2 گۆڵ. لە جارێکی دیکە هەڵەی بەرگریکاران یعنی نەبوونی ڕۆدیگەر لەم یاریەدا لەگەڵ تیاگۆ سیلڤا
کە لێنێکی زۆر گەورەی لە هێڵی بەرگری چێلسیدا دروست کردبوو و ئەمەش حاڵەتێکی لێدانی سزا بوو کە بۆ ئەرسنال لە ژمار کاتەیە بۆ کایەوە ساکا توانی گۆڵی پێ تۆمار بکە و گۆڵی چوارەم و دڵنیایی بۆ ئەرسنال تۆمار کرد کە بێگومان ئەم گۆڵا گرنگیشی زۆری بۆ ئەرسنال هەبوو و هەروە بردنەوەی دێربی لەندەن پاش سێ شکستی یەک لە دوایەک بۆ تیپەکەی میکێل ئارتێتا کە بە تەواوی بارودۆخی ئەرسنال کەوتو بۆ مەترسیەوانێ بەڵام ئەوەی گرنگ بوو لێرەدا ئارتێتا تۆڵەی شکستی یاری یەکەمی دێربی کردەوانێ کە لە یاریگای خۆیان بەرامبەر چێلسی شکستی خواردبوو و توانیشی چانسێک بداتەوە بۆ خۆی بۆی کە ڕکابەری بکە بە گەشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو و ئەوەی کە گرنگە دووشتە لێرە بۆ ئارتێتا من دەچمە سەرباسی ئارتێتا و چێلسی بەڵام دووشت زۆر گرنگە کۆتایی هێنانە بە یاریەکانی خۆی بە سەرکەوتویی کە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆشی لەگەڵ تۆتنهامدا هەیە ئەگەر لەو یاریەشدا ملاحەزەی ئەوە بکە کە یەکسان بێ ئەوی سەرکەوتن بێنێ چانسی گەیشتنی بەرامبەر تۆتنهام بۆ چامپیۆنز لیگ زۆر بەهێزە بێت بارودۆخی گەیشتن بە چامپیۆنز لیگ لە پرێمەر لیگا گەیشتۆتە ئاستی لووتکە یعنی ئەو ڕکابەرەی دەیبینن لە نێوان سێتی و لیڤەرپوڵدا هەیە بۆ بردنەوەی نازناوەکە ڕکابەری چامپیۆنز لیگەکە باوەڕ بکەن هیچی لەو کەمتر نییە بۆ نمونە ئەم هەفتەیە کە دێتەوە ئارسنال و مانچستەر یونایتد یاریان هەیە ئەگەر مانچستەر یونایتد هەر ئەنجامێت جگە لە سەرکەوتن بەرامبەر ئارسنال بێنێت تاو کۆتاییەت فنیش دەبێت لە گەیشتنی بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو واتە هەموو یاریەکان دەبنە یاری کۆتایی چ بۆ تۆتنام چ بۆ ئەرسنال چ بۆ مانچستەر یونایتد و ئەم سەرکەوتنی ئەرسناڵیش بارودۆخەکەی بە تەواوی ینی ئالۆز کردووە لە تۆتنام و مانچستەر بە تایبەت و ناچاری کردوون بە پێداگری لە سەرکەوتنەکانیان چونکە هەردوو تیپەکە یاری ڕاستەوخۆیان لەگەڵ ئەرسنال ماوە ئەرسنال ئەگەر بیەوێ ئەم دوو تیپە بێ بەشکالەوەی بگەنە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو زۆر گرنگە لەوەی کە یاریەکیان بە سەرکەوتن کۆتایی پێبێنێ یاخودەوە تا هەردوو یارەکە بە یەکسانبوون کۆتایی پێبێنێ بەڵام دەبێت سوود لە شکستی تۆتنام وەرگرێ بەرامبەر لیڤەرپوڵ ینی ئێستا تۆتنام بە هەمان شێوە یاریێکی زەحمەتی ماوە بەرامبەر لیڤەرپوڵ و لە هەمان کاتیشدا ڕوبەڕووبوونەوەی ڕاستەخۆ لەگەڵ ئەرسناڵا ماوە ئەرسناڵ یاری ماوە بەرامبەر بە خودی مانچستەر یونایتد و خودی تۆتنامیش مانچستەر یونایتد یاری ماوە بەرامبەر بە ئارسنال و یاری ماوە بەرامبەر بە چێلسیش کە لە دوو هەفتە لەسەر یەکاو یاریانە ئەنجام دەداواتە ئەم ڕوبەڕووبوونەوەی مانچستەر پاش شکستی لیڤەرپوڵ ڕوبەڕووبوونەوەی ئەرسناڵ و دواتریش ڕوبەڕووبوونەوەی چێلسیە کەوابێ بارودۆخی گەیشتن بە چامپیۆنز لیگ لە پرێمەر لیگا لە ئاستی لووتکە ئەگەر ورد بینەوە لە ئارتێتاوە زۆرێک باز لەوە بکەن کە تیپی ئارسناڵ لەم یاریی زۆر ناوازێ کرد یاریی باشی کرد ینی بەبێ دڵگران بوون باوەڕ بکەن ئارسناڵ باشیەکەی ئارتێتا و ئەو ناوازەیە نەبوو باشی ئارسناڵ لە بە هەندوەرنەگرتنی یاریەکەی لەلایەن چێلسیەوە بە هەندوەرنەگرت ینی من باسی ئەوم کرد لە شیکاریە زۆر گرنگە کە ئامان جیتیب لەبەر چاو بژیرێ ئێستا چێلسی لە پرێمەر لیگا تیپێکی زۆر بێ ئامانجە ئەو بارودۆخە نەخوازراوی لە وەرزەم ساڵ بە بۆنەی بارودۆخی سیاسی ئۆکرانیا و رووسیا و دواتر لاچوونی ڕۆمان ئەبرامۆڤیچ و دواتر پێکان و نوێنەکردنەوەی گرێبەست و ڕێگریکردن لە تیپێم گرێبەستە و کێشەکەی لۆکاکۆ و دەرفەتنەیان بە شێواز یاریکردنی لۆکاکۆی لە نێوان تۆخێڵ و لۆکاکۆ ڕوویدا ڕەخنەگرتن ینی دەبینن چێلسی بەرەو داڕوخان کرد لەگەڵەوەی یاریکی زۆر پاڵەوانانەی بەرامبەر ڕیاڵ مەدرید ئەنجامدا بەڵام لە کۆتایە ئەم تیپە ئێستا بێ ئامانجە لە پرێمەر لیگا ئەم تیپە دیقەت بدەن جیاوازێکی زۆرێ لە ئاستی چێلسی و یاری ڕابردووی ئەم یاریە ینی بەرگریکاران ئەو هێڵە بەرگری کە لەم یاریەدا پشتی پێبەسترا هێڵی بەرگری چێلسی نەبوو ڕاستە دێربی لەندەنە یاریەکی گرنگە وەکو دێربی بردنەوە بۆ چێلسی گرنگ بوو بەڵام تیپەکە بێ ئامانج ماوەتانە لە پرێمەر لیگا ئارسناڵ لە سیاری ڕابردووی بەرامبەر بە کریستال پالاس و برایتۆن و ساوسامتۆن شکستی خواردووە
لێرە دێربی لەندەنی بردوێتەوە بەڵێ ئەگەرە دێربی لەندەن بەرێتەوە لەبەری وەکو پێم وتم گۆڕانکاری زۆر لە پێگاتی چێلسیە چێلسی جامانجێکی لە پرێمەر لیگیان نەماوە گەشتن بە چامپیۆنز لیگی بەڕێژێکی زۆر یەکلا بۆ تەوانێ و تیپانە ناتوان بگەنەوە ڕکابەریانی چێلسی ئەگەر لە دوو یاری ژاریە بەرێتوانێت گەشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو ڕاستە خۆ یەکلا بۆتەوە ئەوەی کاری بۆ کار لە وەرزی ئەمساڵدا چێلسی تەنها و تەنها جامیشێتی یانەکانی ئینگلتەرا کە گەیشتۆ تیاری کۆتایی و تێیدا ڕۆبەڕووی لێڤەرپوڵ دەبێتەوە. ئارسناڵ کارێکی زۆر زەحمەتی لە پێشە. ئارتیتا بەمە هیوای یاوەتەوە باندەرانی ئەرساڵ بەڵام گرنگە چۆن ئەم تیپە بە ئامادەکراوی بمێنێتەوانێ بۆ یارەکانی داهاتوو. زۆر گرنگە بۆ ئارتیتا کە ئەم ئاستی لەم یاری ئەم شەودا پێشکەشیان کرد بەرامبەر چێلسی بیانێڵێتەوانێ. بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا ئەم تیپەی ئارسناڵ ئەم پێگاتەی ئارسناڵ هی ئەوەیە بۆ جۆرە بمێنێتەوانێ قابلیەتی تایە بەو جۆرە بە تایبەتی هیوانە ڕوخانی ئارسناڵ ینی بۆ نمونە دوای سێ یاری ئێستا ئارتیتام سەرکەوتنی بۆ ئارسناڵ لێناوە یاری داهاتوو بەرامبەر مانچستەر یونایتد لە یاریگای خۆی زۆر گرنگە ئەم ئاستەی ئارسناڵ بگوازرێتەوە بۆ یاریە. ئارسیناڵ پێویستی بە بەردەوامیە پێویستی بە ئیستیقامەیەکە کە بەم تیپە بدرێت بەڵام ینی هۆکاری کێشەیەم تیپە لە نەبوونی یاریزانە ینی ئێوە ڕەنگە ئەم زانیارانە زۆر لیور نەمنەوەە. یەکێک لە باشترین ئەو تیپانەی کە لە مەرکاتۆی هاوینەی ڕابردوو زۆرترین گرێبەستی ئەنجامداوە لە پرێمەر لیگا ئارسناڵە. ئارسناڵ زۆرترین گرێبەستی لە گواستنەوەی یاریزاناندا لە پرێمەر لیگا ئەنجامداوە. بەڵامەوە ئەنجامەکانێتی. بەڵام ئەوە ئەنجامەکانێتی. کەوابەیە ئەوە تا دەرفەتی هەلدان بە ئارتێتا هێشتا ماوێتی بۆی کە بیاوێ و تیپەی ئارسناڵ دروستکا کە خۆی ئێوێ یاخودەوەتە ئارتێتا ناتوانێت بەردەوامی بەم پێگاتەوە بەم شێواز یاریکردنی ئەرسناڵ و بەم تیمەی ئەرسناڵ بە بۆی کە ئامانجێکی گەورە لە پرێمەر لیگا پێکن. ئارسیناڵ کارێکی زەحمەتی کرد بە بردنەوەی دێربی لەندەن و هەلی خۆی یاوە بە گەشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بەڵام کارێکی یەکجار ڕکابەرێکی یەکجار سەختی تووشی خۆی کرد بە تایبەتی لە ڕوبەڕووبوونەوەی مانچستەر یونایتد و تۆتنامە. دەچمە لای یاری مانچستەر سیتی و ئێڤەرتۆن مانچستەر سیتی و برایتۆن یاری دواتر گەراوکارانم ئەمە یاری نێوان مانچستەر سیتی و برایتۆن و دواتر دێمە لای کۆمنتەکانیشتان ئەوەی کە بتوانین وەڵامیەی نەوانێ. ئەمە یاری مانچستەر سیتی و برایتۆن و خۆتان دەزانن جێمی یەکەم مانچستەر سیتی تووشی ئاستەنگێکی زۆر هەو لەگەڵ برایتۆندا و ڕیاض محرز تا ڕادەیەک جێمی یەکەم هەلی لەدەستدا بەڵام لە جێمی دوم کوڕانی گواردیۆلا پەستانی یاری لێڤەرپوڵ و سەرکەوتنەکانی یاری لێڤەرپوڵ وای لە سیتی کرد کە جێمی دوم جودێکی زیاتر بکەن و ئەوەشی گرنگە بۆ سیتی بۆ لێڤەرپوڵ بۆ ڕیال مەدرید بۆ ڤیاریاڵەوەیە کە سەرجەم یاریەکانیان بە کەمترین زیانەوە کۆتایی پێبێنن. کەمترین زیان زۆر گرنگە بۆم تیپانە. شکستی ئەم شەوی بردنەوەی ئەم شەوی مانچستەر سیتی بردنەوەیکی زەحمەت بوو بەڵام لە پرێمەر لیگا بەو جۆرەیە گراهام پۆتەریشەکە لەو ڕانەرانەی کە بەو پەڕی توندی ڕوبەڕووی تیپەکان دەبێتەوە بەو پەڕی تەکنیکی یاریکردنی خۆی ڕوبەڕووی تیپەکان دەبێتەوە بەڵام مەرج نییە و کاتێ سەرکەوتە بووی لە نمونەی ئەم شەوی مانچستەر سیتی تا گۆڵەکەی مانچستەر سیتیش برایتۆن هیچ تۆپێکی بۆ گۆڵی مانچستەر سیتی نەبووە واتە مانچستەر سیتی باڵادەستی تاوی یاریگا بوو و مانچستەر سیتی لەم یاریەدا ڕۆبندیاسی بۆ گەڕا بەڵام ستۆنزی لەدەستدا ینی کەمترین زیانەکان بۆ تیپەکان زۆر زۆر گرنگە لەبەرەوەی هەفتەی داهاتوو هەفتە چاوەڕوانکراوەکەی کە هەفتەی یاریەکانی چامپیۆنز لیگا ئەم یاریانە گرنگیکی زۆری بۆ تیپەکانێ و سیتیش یارەکانی پرێمەر لیگی بۆ بەیاری کۆتایی شەوی ڕابردوو لێڤەرپوڵ با بردنەوەی لە مانچستەر یونایتد لوتکەی ڕیزمەندی کرد ئەم شەو سیتی لوتکەی ڕیزمەندیەکەی لێ وەرگرتوانێ لەبەرەوە لەگەڵ چێژی یارەکاندا بەردەوام دەبین و ئەوەشی کە بوترێ لەسەر سیتی و برایتۆن سەرکەوتنی سیتی سەرکەوتنێکی چاڕوانکراو بوو و ڕکابەریکردنی پرێمەر لیگیش دەرفەتیەوەدا سیتی کە ئەم جۆرە یاریانە لە سوودی خۆی کۆتایی پێبێنێت چونکە وەکو گواردیۆلا ئاماژەی پێەیە لە دەستدانی دوو خاڵ بۆ ئێمە دەبێتەوەی لە دەستدانی نازناوەکە لە دەستدانی دوو خاڵ بۆ لێڤەرپوڵ بە هەمان شێوە ڕەنگە بێتەوەی لە دەستدانی نازناوەکە کاوابێ ڕکابەرەکە تا کۆتا هەفتەکان بەردەوام دەبێت وەکو چۆن
لە 3 ساڵی ڕابردووە ئەم دوو تیپە لەڤەرپۆڵ و مانچستەر سیتی بەهێزترین ڕکابەر بوونەوە جیاوازی خاڵەکانیان تەنها یەک خاڵ بووە. تەچمە لای کۆمنتەکان پێشەوەی بچمە سەر خولی ئیسپانی تۆخێڵ خۆی سەر لە خۆی شێوان دەشکیلی دانانی هەڵەبوو کاگاکۆ ئەمە ئاماژەم بەوە کرد کە نەمانی ئامانج بۆ تیپ کاتێ تیپ ئامانجی نامێنێ بارودۆخێکی زۆر سەختە. چەلسی ماڵاوای لە چامپیۆنزی کردو چەلسی جامانجێکی لە پرێمەر لیگ نییە وەکو پێم وتی لە 2 یاری لە 3 یاریە بێتەوە چەلسی ڕاستە خۆ دەگاتە چامپیۆنزیی وەرزی دااتوو لەبەرەوە ئەرکەکە بۆ چەلسی بۆ جۆرە نیە کارسناڵ هەوڵی بۆ دەیە بۆ جۆرە نیە کە مانچستەر یونایتد و یاخود بۆ جۆرە نیە کە تۆتنام و مانچستەر سیتی و لێڤەرپۆڵ هەوڵی بۆ دەین لەبەرەوە بارودۆخی چەلسی بارودۆخێکی جیاوازە کۆ باز لەوەکە کە پێگاتەکانی تۆخێڵ هەڵی تێدا بێ ئاسایە وەکو پێم وتی کۆتایی وەرزە کاگامان جەڵێ بەس پێم بڵێ بۆ یاری بە لۆکاکۆ ناکە. وەڵا کاگامان یعنی بەجددی ئەمە جێگەی پرسیارە بەڕاستی ئەم پرسیارە پرسیارێکی زۆر تایبەتمەندە. یەکێک لەو گرێبەستانەی کە هەمووان بە ناوازەی باسییان کردووە هەوڵێکی زۆری پێدراوە ئینتەرمیلان چوونە ژێر سەقفی داواکارەکان ئینتەرمیلانەوە کڕینی لۆکاکۆ بوو بۆ تۆماس تۆخێڵ کە ئەمە بژاردەی کارگەڕیانەکە بۆ ڕەنگە خواستی تۆخێڵیشی لەسەر بێ بەڵام یارینەکردن بە لۆکاکۆ سەیە ئەم یاری شەوی ڕابردوو ژیاری کرد بەڵام یعنی لانی زنی یاریزان لە بارودۆخی دەرونی یاریزان لە یاریگادا زۆر گرنگە چەنە توانای خۆی گرنگە چەنە توانای خۆی گرنگە سێ ئەوەندە توانای بەهێزی لانی دەرونی ئەو یاریزانە زۆر گرنگە. لۆکاکۆ لەم بارودۆخەیە لەم حاڵەتەیە بە هەموو شێوەیەک لە چەلسی ڕوخێنراوە ڕقەبەرایەتێکی زۆر کراوە هۆ بە تایبەتی لە دوای و لە دوانی مانگیە کە باسی لەوە کرد شێواز یاریکردنی چەلسی خزمەت بە من ناکات لەگەڵ شێواز یاریکردنی مندا ناگونجێەوە تۆخێڵ دوایەوە چەند یارێکی زۆر کردێ سەر کورسیە دەک ئەمە لۆکاکۆی بەتاوی لە بارودۆخێکی دەرونی زۆر خراپە جێگیر کردووە. ئەمە لایانی دەرونی وەکو لایانی هونەری شێواز یاریکردنی تۆماس تۆخێڵ ئەو پلانەی کاری پێدەکات لە یاریدا کە زۆر کات 3-4-3 کاری پێدەکات یاخود دەیکاتەوە بە 4-3-3 ئەم حاڵەتانن لە هەموو حاڵەتەکاندا شێوازێکی خزمەتکردن نیە بە ڕۆمیلۆ لۆکاکۆ لە باشترین شێواز یاریکردنا لۆکاکۆ بۆ شێوازێکی یاریکردن دەبێت ئەگەر بێت و ئەم تیپە 3-4-3 باڵەکان ئاعتیمادی تەواویان لەگەڵ ناوەندا نەبێ بەڵکو لە ڕێگەی تۆپە بەرزەکانەوە بێ یاخودەوە تا دوو باڵی هێرشبەری هێندەی لۆکاکۆ قورسایی و کەسایەتیان نەبێت تاوەی کێشە بۆ لۆکاکۆ دروست بێ. بەڵام چێلسی هیچی ئەم خزمەتانە ناکاوە خۆشتان دەزانن لۆکاکۆی کە سەرکەوتوو بۆ پێی لە شێواز یاریکردنا پلانی 4-3-3 بۆ لەگەڵ ڕانەری بەلجیکا لەگەڵ ڕۆبەرتۆ مارتینێز و ئەوەی کە زیاتر تایبەتمەند بۆ پێی پلانی 3-5-2 یاریکردن بۆ یاخود 4-4-2 یاریکردن بۆ کە لە ئێڤەرتۆن پێی سەرکەوتوو بووە و لامان کاتە لە ئینتەرمیلانیشا پێی سەرکەوتوو بووە. واتە باشترین حاڵەت بۆ لۆکاکۆوەیە کە هێرشبەری وەمی بەردەوام لە چواردەوری لۆکاکۆ بسوڕێتەوانێ بەڵام لە چێلسیا ئەمە بۆ لۆکاکۆ نەکراوە بۆیە هەم لۆکاکۆ ئاستی بەتاوی دابەزیەوە و لایانی دەرونی بەتاوی ڕووخاوە و هەمیش چێلسی نەیتوانیوە ئەو سوودە لە لۆکاکۆ وەربگرێت. کاک محەممەدجان زۆر سوپاس دەکەم یونایتد شایستەیە بۆ چامپیۆنز لیگ نەوەڵا تاوەکو ئێستا بەی شێوەیە شایستە نیە بەڵام هەوڵەکانی چەندیاری داهاتووی هێشتا دەرفەتی ماوە تاوەکو ئێستا نەخێر یونایتد بەی شێوەیەک شایستە نیە شایستە بە تۆتنام یاخود ئارسناڵە بگەنە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بەڵام چەندیاری داهاتوو لە بەرەوەی هێشتا وەرزەکە کۆتایی ناتوە هەموو تیپەکانی تریژ وەکو مانچستەر یونایتد ئاستیان هەڵبەز و دابەزی پێوە دیارە 3 یاریە باتەوە 2 یاریە دۆڕێنە یعنی ئەم بارودۆخە زۆر ئاساییە یونایتد تاوەکو ئێستا شایستە نییە بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بەڵام ئەکرێ لەم چەند یاری کە ماوێتی کارێک بکات یاخود بەرداوامی بە سەرکەوتندا و تیپێکی شایستە بێ بەگەشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. کاکە شێراڵە هیوادارم یونایتد سەرکوێ بۆ کۆنفرانس لیگ سەر دەکەوێت بەم بارودۆخە سەر دەکەوێت گەروا بڕوا سەر دەکەوێت کاکە یاسین زۆر سوپاس. کاک هونەر ئەڵێ مانچستەر یونایتد بە کاتێکی زۆر قورسێ دەپەڕێت بە وریای قورسە ماوێتی لەسەری و ئاستیشی خراپە پێم وتی بەڵێ مانچستەر یونایتد ئاستی خراپە و تا ئێستا شیا بە چامپیۆنز لیگ نییە بەڵام
هێشتا دەرفەتی ماوە و هێشتا لە ڕکابەرەکەدا ماوە. ئێمە ناتوانین لێ سۆمان سەرێت بێ بەشکین لە ڕکابەری گەیشتن بە چامپیۆنزی جۆرزی داهاتوو لەبەرەوەی دەرفەتەکە لەبەردەستیە ماوە. کاگ یەحیا تاوەکو ئێستا مانچستەر سیتی پێکرانی واڵکەری ڕانەگەیانوە. تاوەکو ئێستا مانچستەر سیتی پێکانی بە مودەی دیاریکرا و پێکانی واڵکەر ڕانەگەێنراوە کە دیاریکرا بێ چەند دەگەڕێتەوە. دێبڕۆین پاش یارەکەی ئەتلەتیکۆ مەدرید هەموو ئەنوتیان چەند هەفتەیە دوورە دەکەوێتەوە لە دەستێرە. بەڵام ڕاستەوخۆ یاری شەمە بەرامبەر لیڤەرپوڵ دیبڕۆین هەتا ڕایانانیشی کرد، بەڵام دواتر گواردیۆلا ڕەتی کردەوە بەشداری پێکەوە شەی ڕابردووش بەشداریی کارای هەبوو. لەبەرەوە هێشتا پێکانی واڵکەر ڕانەگەێنراوە، هۆکارەکەی گواردیۆلای و کارەکەی مانچستەر سیتیە، لەبەری بێگومان هەموو پشکنین و هەموو کارەکانی بۆ ئەنجام درەوە، بەڵام تاوەکو ئێستا سیتی ڕاینەگەیانەوە. کاگە وراز دەچمە سەر ڕیاڵ. کاگی یوسف بەدران ئەڵێ با شەرکی تۆتنهام قورسترە یا ئەرسناڵ. وەڵاهی پێم وتی ئەرچی هەردوولا لە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی خۆیان ناجێبەجێ بێ، کامیان لە یاری خۆیان نابراوە بن ئەو تیپیان ئەرکی ئاسانترە لەوەی کە بگاتە چامپیۆنزی جیوەرزی داهاتوو. ئارسناڵ و تۆتنهامان سەرەتی دو ئارسناڵ بە هەمان شێوە لە ڕوبەڕووبوونەوەکانی یەکترا کامتی بتوانێ براوە بێت ئەوە ئامانجی زیاترە. کاکچێنەر ئەڵێ لۆکاکۆ خۆی یاریزانێکی میزاجیە لە دوای لێدوانەکە و کۆمەڵە قسە کە پێی وترە لەلایەن خەڵکوان دەرەوە ئیتر ئەو کوڕە ڕووخا بێگومان لۆکاکۆ ساز بێت هیچ سوودی نابێ بۆ تیپەکە. بەڵێ کاکچێنەر ئێمە باسمان کردووە یاریکردنی تۆخێڵ خزمەت بە لۆکاکۆ ناکە. وەڕەنگ باسی ئەوشم کرد یەکەم شت باسی لایانی دەرونیم کرد، ئەم کوڕە لە لایانی دەرونیەوە ڕووخاوە ئەوە تا شەی ڕابردوش دەرفەتی پێدرا نەیتوانی واستە پێشکەشکا، بەڵام چەند یاریەک لەسەر کورسیە دەدەک ئەو هەمومانەوەیە ئاسایە کە لۆکاکۆ نەتوانێت ئاسی خۆی پێشکەش بێت. کاکشاهۆ یانەکانی پرێمەر لیگ دوو جار بەشدارن، یانەکان ئینگلیز دوو جار بەشدارن لە چامپیۆنز لیگ، جارێک لە پرێمەر لیگ کوێبڕکێ دەکەن، جارێک هەوڵ بە بلیتی چامپیۆنز لیگ دەکەن. بە تاکید کاکشاهۆ سەرەتا من باسیەوەم کرد وڵی کاکۆمان ئاسی کریستنسن لە دانیمارک زۆر باشە، بەڵامی تر لە چێڵسیەمانە ئاسیال بەزوودا بەزەکەوە تا ئێستش ئاسی بە بەرشلۆنە هەڵناسەنگێنێت تا مێرکاتۆی بەرشلۆنە نەبیندێ و تا ئامانجی بەرشلۆنە نەبیندێ بارودۆخەکە دیاری نییە. دەچمە یاری ڕیاڵ مەدرید و سەسۆنا کاتم زۆر ڕۆی تایبەتم کرد بە پرێمەر لیگ و پێم وابێ وەڵامی سەرجەم پرسیارەکانیشمدایەوە. ڕیاڵ مەدرید شەوی ڕابردوو ڕوبەڕوویانی ئۆساسۆنا بۆوانێ کاتێکدا ڕیاڵ مەدرید توانی بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک سەرکەوتن تۆمار بکات. یاری ئۆساسۆنا یاریی زەحمەت بوو بۆی کە لە هەرێمی پامپلۆنا یارەکە بەڕێوە چوو و ڕیاڵ مەدرید بەبێ کۆمەڵێک یاریزانی یاری کرد و جگە لەوەی کە کاسمیرۆ و مۆدریچ یاریان نەکرد ئامادە نەبوون لەمان کادا پشوو بە تۆنی کرۆس درا مێندی تێدا نەبوو، واتە بارودۆخی ڕیاڵ مەدرید بارودۆخێکی جیاواز بوو. ڕیاڵ مەدرید لە میارەیە بە کۆمەڵێک گۆڕانکاری و بەشداری لایەنەکە کرد. وەکو بینیتان سەرەتای دەستپێک لای ڕیاڵ مەدرید بوو گۆڵەکەی دێڤید ئەلابا، بەڵام دواتر ئۆساسۆنا لە ڕێگەی بۆ دمێرەوە ئەنجامەکەی یەکسان کردەوە. پاشان مارکۆ سینسۆ گۆڵی دووەمی ڕیاڵ مەدرید تۆمار کرد. کارە ساتەکە ئەم حاڵەتانە بوو، ئەم دوو لێدانە سزایی کە حاجی لە دەستیدا ینی بە چاوکردنی حاجی بوو لە مانگی ڕەمەزانە بە تایبەتی لە چەند یاری ڕابردوو کە بەر تەواوی شکست سەرکەوتنەکانی ڕیاڵ مەدرید دەدرایە پاڵ حاجی، بەڵام بۆ هەموو یاریزانەکەیە کە لێدانی سزا لە دەستبا بە هەموو بارودۆخەکانی یەک ئەزمون وەرگرتن بۆی هەیە ئایا ئاساییە. ئێمە پێشتر ڕۆبەرتۆ باجیۆ و مارادۆنا و زێدان و ئەستێرە گەورەکانی تۆپی پێوان بینی و لێدانی سزای لەدەستداوە، بارودۆخێکی ئاسایە بەڵام سود وەرگرتن لێشی ئاسای لە بەرەوەی کاتێک تۆ بەرامبەر مانچستەر سیتی لێدانی سزا و لە حاڵەدا توش دەبێت پێویستی بە تەرکیزێکی زیاترە. یعنی ئێمە لە چەند یاری ڕابردووە سێم لێدانی سزایە کە کەریم بنزیمە لە دەستی داد، بیریشمان نەچێت لە یاری سەڵتاوی گۆژە بە هەمان شێوە لێدانێکی سزای لەدەستدا و هەر گۆڵچی سەرکەوتو بوو لە جێرانەوەی. ئەوەی بۆ ڕیاڵ مەدرید گرنگ بوو درێژە بە سەرکەوتنەکانی بوو و هەر ئەنجامێکی بەرشلۆنە لە یاری ئەم شەویدا بەرامبەر ڕیاڵ سۆسیداد ڕاستەوخۆ ڕیاڵ مەدرید بە یاریبردنەوەی بەرامبەر بە ئیسپانیۆل دەتوانێت نازناوی خولی لیگەی ئیسپانی یەکلا بکاتەوە
و لە بارودۆخێکی زۆر ئارامە ئامادەکاری بۆ ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی بکات لە یاریەکانی چامپیۆنز لیگ. حاڵەتێکی زۆر گرنگەیە بۆ ڕیال مەدرید کە نابێت لە یاد بکرێت ئەوەیە کە ئەم تیمە سەرڕای ئەوەی کە هەزاربارەیەکەمەوە سەرڕایەوەی ڕیال مەدرید بۆ ئەم ئامانجانە لە وەرزی ئەم ساڵا بەشداری نەکردووە. ڕیال مەدرید ئەوەی کە هێناوێتی جوود و ماندووبوونی یاریزانەکان و ڕایەنەرەکەیەتی کە گەیشتون بەم قۆناغا ئەینا ڕیال مەدرید و پێگاتەکەی و ئامادەکاریەکانی بۆ وەرزی ئەم ساڵ بردنەوەی نازناوی خولی لیگەی ئیسپانی و گەشتن بە چامپیۆنز لیگ نەبووە یاخود گەشتن بە چوارگۆشەی زەرینی چامپیۆنز لیگ نەبووە چونکە پێکهاتەکە بەوردبوونەوە لە پێگاتەکە و بەوردبوونەوە لە ڕۆشتنی ڕامۆس و ئەو بارودۆخی بەسەر ڕیال مەدریددا هاوڤاران و زیدان و کە گرێبەست بۆ ڕیال مەدرید بەو شێوەیە نەکرا پێی دەوتین کە ڕیال مەدرید ئەمساڵ تەنها تەواوکەری ئەو تیمە ئەو پێگاتە دەکات کە لە ساڵی 2009 بناغی بۆندا بوو و لە تیپەکەدا بوون دواتر مێرکاتەی داات و بەشێکی بێز بەشداری دەکات بەڵام جوودی یاریزانەکان و تیمەکە وای کرد کە ڕیال مەدرید بەم بارودۆخی ئێستەی بگا ڕیال مەدرید یەک هەنگاو لە بردنەوەی نازناوی خولی لیگەی ئیسپانی نزیکە و هەتا زووتر نازناوی خولی لیگەی ئیسپانی یەکلا بکاتەوە و زیانەکانی کەمتر دەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی چونکە ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی ڕوبەڕووبوونەوەیکی یەکجار تایبەتمەند دەبێت لە نێوان دوو تیپ کە واتای کۆڵنەدانەوە یعنی کۆڵنەدانی کردووە بە دروشمی یاریکردنی خۆی جارێکی دیکە ڕیال مەدرید کۆتا خولێک ئەنجامەکەی دڵنیا کردەوە ئەکرا بنزیمە زووتر ئەنجامەکەی یەکلا بکاتەوە بەڵام ئەم تیپە هەتا دواخولێک هەوڵەدا بۆ گۆڵ هەتا دواخولێکیش گۆڵ تۆمار دەکات یعنی یاری ئیشپیلیە یاریەکانی ڕابردوو یاری چەلسی یاری پاریس سەن ژەرمان کە گەڕانەوەی کردووە لە جێمی دووەمدا واتە ئەمە ئەوە دەسەلمێنێ ڕیال مەدرید نایەوێ ئەو جوودەی کردوێتی لە وەرزی ئەم ساڵدا لە دەستی بدات ناوێت ئەو کارە ناوازەی کە لە وەرزی ئەم ساڵە ئەنجامی داوە بێبەرهەم بێلێ ئەرکەکەی زەحمەتە بەڵام زۆر گرنگە بە زووترین کات نازناوی خولی لیگەی ئیسپانی یەکلا بکاتەوە دووبارەیەکەمەوانێ ڕیال مەدرید بە جوود و ماندووبوونی یاریزانان و هەروە تیمی هونەری ئەم ڕیال مەدریدیان لێ دروست بۆ چونکە ڕیال مەدرید تیپەکەی وەکو تیپەکانی دیکە تیپی بەهێزنین و یەدەگی تەواویان پێنیە کە بتوانن ڕکابەری بردنەوەی سەرجەم نازناوەکان بکەن و ئەم شەو بەرشلۆنە ژەرکێکی زەحمەت چاوەڕێ دەکات کاتێک ڕوبەڕووی ڕیال سۆسیداد دەبێتەوانێ و هەر ئەنجامێکی بەرشلۆنە جگە لە سەرکەوتن وەکو وتم وا دەکات کە ڕیال مەدرید لە یاری داهاتووی بەرامبەر ئیسپانیۆل لە حاڵی سەرکەوتنی بێتە پاڵەوانی لالیگا وەکو ئاگاداری شەم شەو فیۆرنتینا یۆڤانتۆس بە 2 گۆڵی بێ وەڵام لە فیۆرنتینای بردەوانێ و لە هەمان کاتدا یۆڤانتۆس گەشتیاری کۆتایی جامی ئیتالیا بەشی کۆتاییش تایبەت دەکەم بە کۆمنتەکان گەر کۆمنتێکی تایبەت بێ بە فەرمی تینهاگ بووە ڕانەری مانچستەر یونایتد وەڵای کاکسار هێشتا نازان فەرمی بوونەکە لای من نییە بەڵام ئەوەی کە وەکو پلانی یاریکردن و شێوازی یاریکردن ڕاهێنەرێکی ناوازە بۆ لای ئەکسەم سەردامەوە بەو کەرەسانی کە لەبەردەستیا بۆ کاری ناوازەی ئەنجام داوە بەس گرنگ ئەو مێرکاتۆیەکە لە مانچستەر یونایتد و لە ئینگلتەرا بۆ ئەنجام دەدرێت کاگالان بڕوای وایە ڕیال مەدرید پێویستی بە ئیسکۆیە و فرۆشتنی ئەسینسۆ کاکسی دادسەرکەوێ بۆ شوێ چێلسی کاکچێنەریش ئەڵێ کریستێنسن لەوەتی ناوی لێ ناوی بەرشۆنەی لێنداوە خەمی نەماوە بە تەشید بارودۆخی یاریزانیش کە لە تیپێکدا دەڕۆی ئەمە نەزانین ینی ڕۆدیگێریش ئێستا گرێبەستەکەی نوێ ناکرێتەوە لە چێلسی بەڵام تا ئێستاش بەرزترین ئاسی پێشکەشەکە ئەم شەو یاری بەرشۆنە و یاری ڕیال سۆسیدادیش یاری دووپاتکردنەوە و گەڕانەوەی چاویە بۆەوەی کە بتوانێت وەڵامێکی هەموو ئەو ڕەخنانە بێتەوە کە هاتە سەر بەرشلۆنە کە کارەکانی هەمووی زەربی سفر کرانەوانێ بۆیە پێویستی بە وەڵامە لەگەڵەوەی ئەرکێشی زەحمەتی لە بەردەمدا کاتێک دەبێتە میوانی ڕیال سۆسیداد ئازانم گەشتی شیکاریم ڕۆشن پێشکەشکردن شاد و کامران من خواتان لەقەت سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین ئەزانی سپۆرت چێک کوێیە گەورەترین سنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق
تەنها لە سپۆرتچێکە نرخی جملە و زۆر کات لە خوار جملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین وە کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە بێ هیچ دوو دڵی و گومانێک لە کوالەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرتچێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالەتی بەرز.